پێویستە بمری بۆی ئەزمموی ئەوە پێین کە چۆن بژین حتمما ژیانی ئەبدی ژیانێکە زۆربەی ئاینەکان لەسەری وەساون و قسەیان لەسەر کردەوە بەڵام لە ئێستاە ئەگەر بابەتێکی علمی بێت و قسەی لەسەر بکرێت پێویستی بە توێژینەوەی زۆر زیاتر و پێویستی بە سەرگەرێکی زۆرە ئێمە نامانەوە زیاتر لەسەر بابەتە نەقسە بکەین بۆ بەڕێزیان وەکو توێژەرێک لەسەر بابەتەکەی خۆیان با قسەی لەسەر بکەن بەڕێز ماڵسان لەسەر بابەتەکەی بابەتی میتافیزیکی زۆرە من نزیک بوونە ئەزمونەکان نزیک بوونەوە لە مردنم هەڵبژاردووە ئەگەر ناباسی بکەی زۆر زۆرە یعنی بەجددی زۆر بابەتێکی قوڵی ئەوێتەوە باسی ئەزمونە میتافیزیکیەکان بەگشتی بکەیت بەڵام من بەستە ئەوم هەڵبژاردەوە ئەو کتێبەشی کە ئیشەڵا بە وەکو بڵێ بە هینەتاندرێتە بە هەدیە هەر باسی ئەوی تایە ئەزمموی دەرەوەی جەستەمان هەیە ئۆبیئی خەوبینیمان هەیە ئەمانش هەمووی وەکو بڵێ ئەزمونن ئەزمموی میتافیزیکین ئەوانش ئەزمموی ڕوحی کلتورە جیاوازەکان ئەوەی تر زۆر زۆرە ئەوە چشببینی و پێشببینی ئەو ئەزمونانەیە کە خۆت ئەیکەی لە پڕ کەسێکدا ئەنیشە و ڤیددیوەکێتە پێشچاوی پێشببینیەکێتە پێشچاوی چەند وەکوڵێ دیمەنێکێتە پێشچاوی یان گەشت بەبێ هۆکاری فیزیکی و کات ئەمە زۆر زۆر هەیە زۆر شت هەیە زۆر شتی میتافیزیکی هەیە بەداخەوە ئێمە لەوەتەی بابەتی پێوانە و کێشانە و سنجش و ئەم شتانە هاتە پێشەوە ئیتر کۆمەڵە شت ڕۆحێتی تیانەما ئیتر ئێمە لێرەیە بە کاتەکەمان بخۆزینەوە بۆ ئەم بابەتە بۆی حەقی خۆی پێبەم کاتەکە زۆرتر بۆ ئەمە بێ تا ئێستا کەس بە دوواداچوونی کردو بۆ بابەتی NDE لە ئێوە کەستان ڕۆژن تۆمەس بەنەدێت ئەمە پێغەمبەران هەموویە بیرە پێغەمبەری خۆشمانی بینی و وەکو بڵێ قسەشی لەگەڵ کردو و قاچشی ماچ کردووە ئەوە با نەڵێن بابەتەکە بەچێتەوە بە دینیەوە بەس بەوەی کە بزانن کە شتەکان بەو شێوەیە لەلای ئەمان ئاوایە یعنی ڕاستگۆیی ئەڵێن یەکێکە مەسیحیە ئەمە سمینارێکە دیاردەیەک ئەناسێنێت دیاردەیەکی جیهانیە ملیۆنان کەس لە سەرتانسەری جیهان بە دیاردەیەکە ئەڕۆن پێی ئەوترێت NDE لایەنە زانستەکەی لە هەموو زانکۆکانە بە NDE ناسراوە Near Death Experiences واتە ئەزمونەکانی نزیک بوونەوە لە مردن ئەمە لە ساڵی 1960ەکانەوە دکتۆر ڕایمۆند مۆدی کتێبی لەسەر نووسیوە تا ئێستا ئەتوانم بڵم سەدان کتێب کە فرۆشترین کتێبەکانن لە جیهانە لەسەر ئەم بابەتە هەیە بەڵام ڕەنگە لە لای خۆمان زۆرتر وەکو لایەنێکی دینی چوبێتە پێشچاوی خەڵک بەڵام لە کاتێکا کە ئەمە دیاردەیەکە وەکو بڵێ ئەچێتە بواری فینۆمینۆلۆژیاوە ئەچێتە بواری دیاردەناسیەوە چکە ئەمە دیاردەیەکە ئەبێت زانکۆکان قسەیان لەسەری هەبێ زانکۆکانی دنیا خۆشبەختانە لە زانکۆی ڤێرجینیا لە زانکۆکانی کە زۆر زۆر گرنگیان پێیا و چەندین کۆنفرانسی علمی لەسەر ئەم بابەتە ئەگیرێت بە تایبەتی لەلایەن دکتۆرەکانەوە من زۆرم پێ خۆشە کە بۆیە هاتووم لە کایەکی ئەکادیمی وەکو زانکۆیە من ئەم بابەتە ئەڵێم لەبەر ئەوەی کە ئەمە ببێتە دەستپێکێک بۆ ئەوەی کە خوێندکارانی پزیشکی هەر وەکو خوێندکارەکان کە لە جیهانە وەکو بڵێ ئارتیکڵ و ریسێرچیان هەیە لەسەر ئەم بابەتە خوێندکاری کوردیش لە زانکۆکانە بتوانن لەم بابەتەیە جێدەستیان هەبێ سبەینە کۆنفرانسێکی عالەمی ئەکرێ ئەمانش بەشدار بنتیایە چونکە ئێمەش وەکو کورد ئەزمون بینی زۆرمان هەیە و ئەزمونەکان بۆیە من زۆرتر حەزم لەم بابەتەیە لە بەرەوەی لە هەموو ڕوویەکەوە سوودی هەیە یان لە یەک کایەی ژیان نییە بڵێ ئەم ئەزمونانە سوودی بۆی نەبێ سوودێکی ئێجگار زۆر فراوانی هەیە میوانەکان ئێمە مامۆستاکانی زانکۆن داوەت کراون ئەگەر خۆشبەختانە ئەگەر بێن و وەکوڵی ئامادە بن و حەزمان کردووە خوێندکارانی زانکۆش بن بۆ ئەم دوو فئەیە کردومانە و خۆشی لە چیە ئەبینێتەوە خۆی زۆرتر لە هەر لەسەر بابەتەکانی وەکو وتمان NDE ئەزمونەکان نزیک بوونەوە لە مردن بەڵام بە شێوەیەکی جیاواز ئێمە باسیەکەین لە زمانی دکتۆرەکانی دنیاوە لە زمانی ئەو دکتۆرانەوە کە خۆیان
دکتۆری مێشک و دەمارن و خۆیان ئەم ئەزمونەیان کردووە چەنەها دکتۆر هەن چەنەها یعنی زانای تایە عالیمەی تایە وەکو بڵێ لە کایە ئەکادیمیەکانەوە هاتوون دکتۆران لە دکتۆریە هەیە خۆیان ئەو ئەزمونەیان کردووە خۆیان بۆمان باسەکەن و چەنەها کەس هەن کە باوەڕیان ئەسڵەن بە وەکو بڵێ بە جیهانی میتافیزیک نەبووە بەڵام ئێستا خۆیان ئەو کەسانن کە چەنەها کتێب ئەنووسن لەسەر ئەو بابەتە ئەمە وتمان ئاگایەکەی لە جەستەیە نەما لە کێڵ ئەوە وتمان هەموو لەسەر